بەڵێ ئێستا لەبەرەوەی ئەو سیارەیە هەم سیارەکەی هینایەتە دەرێ یەک ساید نییە هەمی سەرە فەرعی گرتیا بۆ ئێمە غەرامەی بۆ دەنووسین تاوەکو جارێککە و سەرپێچە دووبارە نەکاتەوە بەداخەوە یان ئێستا شوفێرەکەی هەم منداڵی دەناو سیارەکەی بەجێ هێشتیە هەمی لە شوێنێکی مخالفی ڕاگرتیە یعنی سەرپێچەکەی هەر زۆر گەورەیە یان نزیکەی دە ئۆتۆمبیل زیاتری بە شێوازێکی مخالف بە ڕۆ ساید هاتوونە دەیانەوەی داخلە و شەقام بەلاوەچێ دەیانەوێت داخلی شەقامی ڕئیسی بن یعنی ئەو مزازەفەیە بە ژیانی خۆیان ئاکەلۆ بە مخالف ڕۆ ساید داخلی شەقامی ڕئیسی دەبێت یەک هەڵا ژیانی خۆ لەدەست دەدێت ستا و شوفێرە بە شێوازێکی مخالف داخلی ئەو شەقامەی بوو سزایەکەتدا عیلاجەکەت نەکرد ئەو سیارە هەلێ و ڕێ گرتیا سیارەکەی دەستگیر دەکەین و لەبەرەوەی سەرپێچەکەی وا بوو ڕێی لە خەڵکی گرتیا پێویستە لە هەر هەفت شخصێک یەک ئۆتۆمبیلی هەبی بەڵام لە هەرێمی کوردستان لە هەر سێ شخصێک یەک ئۆتۆمبیلی هەیە بەڕاستیەوە ژمارەکە یەکجار زۆرە بە پێی ئاماری گشتی هاتوچۆی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان زیاتر لە 1,900,000 ئۆتۆمبیل تۆمار کراوە. لە شاری هەولێر زیاتر لە 661,000 ئۆتۆمبیلی تایبەت تۆمار کراوە. نزیکەی 44,000 ئۆتۆمبیلی کرێ هەیە. زیاتر لە 200,000 بار هەڵگر تۆمار کراوە. زیاتر لە 8,000 ماتۆر سکیل هەیە. کامەش یەکێکە لە هۆکارەکانی ئەو جەنجاڵی کە دروست دەبێت. ترافیک لاڵقی ئەم جارە باز لە هۆکارەکانی جەنجاڵی شەقام و ڕێگاکان دەکات بە تایبەت لە کاتی دەوامی فەرمی و ئێوارانی شاردا کە جەنجاڵی گرفت بۆ هاتوچۆ دروست دەکات. هەزاران ئۆتۆمبیل لە یەک کاتدا هاتوچۆ دەکەن. هەمویان دەیانەوێت زوو بگەن. سەرەتا دەچینە بەشی ڕۆژاوای پۆلیسی هاتوچۆی هەولێر بەڕێوەبەری ئەو بەشە دەبینین دەپرسین هۆکاری ئەو جەنجاڵێ چییە و پلان چییە تا کۆنتڕۆڵ بکرێت. ئەو کاتانێک کە هەست بە جەنجاڵی دەکرێت لە شەقام سێ کاتی زیامانەیە بەیانیان کە هاوڵاتیان هاونیشتمانیان هەموو لە یەک وەخت دەچن بۆ سەرئەچیان بۆ فەرمانگەکان یان ئەوانە ئیشوکار و کەسابەت خۆیان هەموو لە یەک وەخت دێنە شەقام بەکار دەینن ئەوە هۆکارێکە بۆ جەنجاڵی لەبەر ئەوەی شەقام تەحەمولی ئەو لۆدە زۆرەی ناکە مهم ئێمە نەمان هێشتێ خنکان دروست بێتن لە کاتی بەیانیان مەفارزمان ئەفسەر و کارمەندمان لەو شوێنانەدانایە کە پێویستن بۆ کەمکردنەوەی جەنجاڵی و خنکان دروست نەبێ و کاتی پاش نیوەڕۆ کە فەرمانگەکان دادەخرێن بە هەمان شێوە دیسان هەموو بە یەک وەقت بە یەک کات دێنەوە سەر شەقام بۆ گەڕانەوە بۆ ماڵەوە ئەو کاتەش لە شەقام هەست بە جەنجاڵی دەکرێت و بە تایبەتی کاتی ئێواران دەتوانین بڵێن لە پاش عەسر تاوەکو کاتی عیشا ئەو کاتە زۆرترین جەنجاڵی لە شەقامەکان ڕوودەدا بە تایبەتی شەقامی سیمەتری شەقامی 6 مەتری ئەوانە ناو مەرکەزی شارن. ئەو کەسانێک کە سەرپێچێکی زەقە یاخود بوویتە هۆی خنکان کە لەو شەقامەی هاتوچۆ نەمایە سەبەبەکەش دروستبوونی ئەو ئۆتۆمبیلەیە کە لەو شوێنێ ڕاگرتیا کرێنمان لێ دەتوانین کرێن و لێشمان بارمان کردیا یعنی لە شوێنێکی وای ڕاگرتیا سەبەبی دروستبوونی جەنجاڵی ئەو شوفێرەیە ئەو سیارەیە ماعەدا غەرامەکەی لۆ دەکەی بەڵام کاتوو سزایەکەتدا عیلاجەکەت نەکرد ئەو سیارە هەلێ و ڕێ گرتیا ئێمە کرێنی لێ بدەین و باری دەکەین دەبینە بەشی دەست بەسەرداگرتن و هۆبەی دەست بە سایداگرێت لە بەڕێوەبەری هاتوچۆی هەولێر
سیارەکەی دەستگیر دەکەین و لە بەرەوەی سەرپێچەکەی وابوو ڕێی لە خەڵکی گرتیان. عارەبانە و مێز و کەپل و ئەو بابەتانەی کە لە شەقامەکان شەقامیان قۆڕە کردیا بۆ بەکارهێنانی ساخکردنەوەی ئەو ئەشیانەی لێ دەفرۆشن. بەڕاستیەوە شۆکارێکە لەوە دروستبوونی جەنجالی لە هەر شەقامێک کە ئەوانەی لێبی 100% جەنجالی دروست دەبی لەو شوێنە. شەقام دانرایە تەنها لۆ هاتوچۆی ئۆتۆمۆبیل، یعنی هیچ شتێک لۆی نییە لەسەر شەقام دابدێ. لۆی بە سەلامەتی و بە شێوەیەکی ئاسوودە شوفێری بکە پێویستە هیچ شتێک ڕێگر نەبێ لە شەقام. بەو ساڵانەی دوایی شەقامەکانمان بەڕاستی لەو پەڕی ستانداردی جیهانی دروستکراون شەقامەکانمان فراوان و لە ڕووی هێما و ئەو شتەی تەختیت و هێلکاری شەقام هەموو ستاندارد دانرایە لەوەی شوفێران بە سەلامەتی تێدا هەمووشۆ بکەن. بەڵام لێرکوانە هۆشیاری شوفێر بەکارهێنانی شەقام چۆن بەکاربینی لۆی نەبیتە ڕێگر لۆ شوفێری دی، نەبتە دروستبوونی زدیحام زۆرترین سەبەبی دروستبوونی جەنجالی وەستان لە شوێنی قەدەغا کە ئەمە ڕۆژانە ئەفسەر و کارمەندانمان زۆرتری سەرپێچی تۆمار دەکەن لە شوفێران وەستان لە شوێنی قەدەغەیە. یاڵە جەماعەت ئیستا دەست پێ دەکەین دەست بۆ فرەسەکەمان دەکەین. یاڵە با تۆ لە پێشم بڕۆ. ئیدی بە شێوەی مەیدانی دەست دەکەین بەدەدا چوون تا هۆکاری ئەو جەنجاڵیە بزانین. پۆلیسەکان ئامادە دەکرێن لە کاتێک دەردەچن کە جەنجاڵی شەقامەکان باهۆڕ لێدان و نەبوونی ئارامی بەشێک لە شۆفێران هاژەی دێت. ئێوارێ و کات 4:30 خولەکە. لە ترافیک لایتەکان سوڕانەوە کراوەیە دێ لە شوێنی سوڕانەوەی کراوە ڕادەوەستی ئێکم پێویست ناکە چاوەڕێ گلۆ بکەم کە چاوەڕێم کرد معنەی لۆ ئەو سوڕان و کراوەیەش لۆ من بۆ ترافیک لایت ئەوەش دەبێتە هۆکارێک لۆ ئیزدیحامی. بەعام شەقامەکانمان باشن، ڕێخستنەشی باشمان لۆیان کردنە ئەوەی پەیوەندی بەمە هەیە وەکو هاتوچۆ ئەوەی پەیوەندی بەمەژ نییە زۆر جار داوامان کردێ لایەنی پەیوەنددارمان ئاگادار کردەوە هاوکارمان بن. دیراسەمان کردیا ڕۆژانە بەرنامەی خۆمان هەیە لەو کاتانەی کە پێویستە کارمەند و ئەفسەر و مەفارزمان تجوال دەکەن لە شوێنی پێویست بوونیان هەیە و چارەسەرمان لۆ دیتەوە. گرنگتر شت لای ئێمە جەنجالی نییە خنکان. ئەمە کاتێک کە کێشەی مڕورەیە لەسەرمانە کە خنکان دروست بوو جەنابەت لە هەر شەقامەکی دەدەقا لە شوێنی خۆت وەستای حرەکەت نەکرد ئەوە کێشەی هاتوچۆیە. بەڕاستی کات و جەنجالە بەڵام دەڕۆی نەبووتە هۆکاری ئەوەی ئەتو بۆستی بۆ دەدەقە چارێکێک نیو سەعات لە شوێنی خۆت بۆستی نەجوولێ. لێرەدا مشکلەی هاتوچۆ دروست دەبی کە خنکان بوو. سەرەتا شەقامی 6 مەتری دەبینین. سەدان ئۆتۆمبیل پێیدا تێدەپەڕن. هەمووان پێش بڕکێ دەکەن تا زوو بکەنە ئامانجەکان. مەفرەزەکانی پۆلیسیش دەست دەکەن بە چاودێری شەقام و دەواازەکانی بازار و شەقامی 30 مەتری کە بە قەرەباڵغترین شوێن دادڕێت. ئەو جەنجاڵیە لە شەقامەکانی 30 مەتری و 40 مەتری و 6 مەتری بەشێکی کێشەی بۆ شۆفێران و جوڵەی هاتوچۆ دروست کردووە. دەمانوێت بزانین هۆکاری ئەو جەنجاڵی پۆلیس لی بەرپرسیارە یان شۆفێران خۆیان هۆکارن و هاوکاری یەکتر و پۆلیسەکانین. دروست ساردا دووسایی دەدیت قەرەباڵغ بوو ڕاگرە ئاگداریکەوە. وەرگیرە خاوەنی پۆڵی تەکسی وجرات تەکسی ڕقم هەولێرە. دەچینە شەقامی 30 مەتری نزیک تەیراوە. لێرە سەرپێچی بەشێک لە شۆفێران گرفتی هاتوچۆی بۆ سەدان ئۆتۆمبیل دروست کردووە بەڕاگررتنی ئۆتۆمبیل لە شوێنی قەدەغە کراوە. ئەگەر بێتم تابع بکەین ئەو سیارەی پێشمان ئەو سنترایە بوویتە هۆی جەنجالی هۆکایەکانی هاتوچۆ. یانسا دوو سەرپێچی کردی هەم سەرفەرعی گرتیە
و هەمیش ڕێی هەموو ئەو سارانەیەگە تێکە دایانەوێت بە سایدی سێم تێپەڕن. چه صاحبی وساره؟ تێدانە؟ يعني لەسەر فەرعی ڕاگرتیە و سیارەشی هینایتە دەرێ. بەڵێ ئێستا لەبەرەوەی ئەو سیارەیە هەم سیارەکە هینایتە دەرێ یەک ساید نییە هەمی سەرە فەرعی گرتیە بۆ ئێمە غەرامەی بۆ دەنووسین تاوەکو جارێککە و سەرپێچە دووبارە نەکاتەوە. داخەوە یان ستا شوفێرەکەی هەم منداڵی دەناو سیارەکەی بەجێهێشتیە هەمی لە شوێنێکی مخالفی ڕاگرتیە یعنی سەرپێچەکەی هەر زۆر گەورەیە ستا استفزاس یعنی وەسعەکەی وەی کردێک تواری سیارەکەشی پێ کردیە زۆر بەداخەوە یعنی بەردەوام ئەمە شوفێران ئاگدار دەکەینەوە کە سیارەکانیە لە شوێنێک پار بکەن کە شوێنی پارکردن بی بەداخەوە یعنی ناو جوو سایدی تێراوەی لە قەرەباڵغتنی شوێنەکانی هەولێرە یعنی بە هیچ شێوەیەک بۆیان نییە شوفێران لە شوێنێک سەلەو شوێنە بەیانە ئەو شوێنێت سارێ خۆیان پارک بکەن بەداخۆ ینی ئەو 5 دقەیە ئەمە چاوەڕێی شوفێری ئەو ئۆتۆمبیلی دەکەن تاوەکو ئێستا شوفێرەکەی نەهاتووە بێتەکەن سیارەکەی سواری پێکردی و منداڵیشی دەناو سیارەکەی بەجێ هێشووە ینی جامیشە سیارەکانیشی قەپات کردیە 5 دقەی لێرە دەراگرتم بۆ مامۆستا ینی شوێنی پارکردنت زۆر هەڵە بوو. زامەکان ڕەشە کتابی مەنەفێستم دێ کتابی مەنەفێشم ئێستا ڕەقەمی سیارەکەشت بە هەمان شێوە ئەوروپیە. مەفرەزەکانی پۆلیس دەست دەکەن بە لێپێچینەوە لە سەرپێچی کاران زۆر جار شۆفێران گلەی لە هەندێک شۆفێری تر دەکەن کە ڕێگە دەگەرن و زۆر جار دەمەقاڵێ و هۆڕن لێدان و ژاوەژاو دروست دەبێت. ئەمەش لە ئەنجامی سەرپێچیەک کە شۆفێرێک بە گرتنی شەقام و دەست درێژی بۆ سەر مافی سەدان ئۆتۆمبیلی تر ئەنجامی دەدات. ئاگدارنی کە ئاگدارمان کرد بەڵێ یەک ساید نییە برامێت تێرنە سوڕانەوەیە سوڕانەوە لە قەپاتیش کرابی بە هیچ نەوعی سوڕانەوە نابی ئۆتۆمبیل پارکینگی لێ بکە پارکینگ لە تێرنەکان مەمنوعە ئەو جارە سەرپێچیەکەت بۆ نانووسم بەڵام وەکو هۆشداری ئاگدار بە سوڕانەوەکان تێرنەکان بە هیچ شێوەیەکی ئۆتۆمبیل ناوی پارچی لێ بکە شوێنێکی هەڵەیە لەبەرەوەی دەبتە جەنجالی بۆ هۆیەکانی هاتووسن فەرموو حەرەکەی کرد. لەو شەقامانە وەستان بە دوو سایت لەبەر دروستبوونی قەرەباڵخی قەدەغەیە بەشێک دەوەستن ئۆتۆمبیلەکان جێ دێڵن وەک بڵێ شەقام مەڵکی ئەو بێت ئەو ڕەفتارەش دەبێتە مای تووڕەبوون و نیگەرانی شۆفێرانی تر و شکاندنی یاساکانی هاتوچۆ کە لە ئەنجام هەر شۆفێر و هاتوچۆ بەو ڕەفتارە هیلاک دەبن. ناوشار دارین سێ لەگەڵتم فەرموو ئەوەی کوردستانەشتی پێدەن سێدیوەدا بەڵێ تراڤلایەتی جەریخەیات قەرەباڵغێتی زۆرە با تراڤلایەتەکەی بکوژێنەوە بەدەستی بەڕێکەن تاوەکو ئاسایی دەتەوە شوێنە. زۆر جار چرای چوارڕیانەکان دەکوژێننەوە پۆلیسەکان بەدەست ئاراستەکان بەڕێ دەکەن تا ئەفشار لەسەر سایدە قەرەباڵخەکان کەم بێتەوە. پۆلیسی هاتوچۆ لە ڕێگەی مەفرەزە گەڕۆک و کارمەندەکانیانەوە لە شوێنە گشتیەکان و شەقامە سەرەکیەکان هەوڵی چارەسەریە و گرفتە دەدەن زۆر جار لە ئەنجامیەوە سەرپێچیانە ڕووداوی هاتوچۆ دروست دەبێت شەقامەکانیش پەکیان دەکەوێت. پێچکردنەوەی هەم لای ڕاست هەم لای چەپ بە شێوازێکی هەڵا ئۆتۆمبیلەکانیان ڕادەگرن ئەمەشە بێتە هۆی جیرانی تێرنەکان لەگەر جیرانی تێرنەکان دەبێتە هۆی جەنجالی بۆ هۆیەکانی هاتوچۆ.
ئەوەی تاکە چارەسەرە لەو دۆخەی هاتوچۆ تا ڕزگار بین هەوڵەکانی پۆلیسی هاتوچۆ و هاوکاری شۆفێران و پابەتبوونیان بەڕێنماوی یاساکانی هاتوچۆیە. شوێنی ڕێگرتی ینی شوێنەکی گرتیە تێرنەکەی سوڕانەوەی شوێنەکەی زۆر بە هەڵا گرتووە کات شوفێر لێ سوڕانەوەت گرتووە شوێنی گرتنەکەت هەڵەیە هەم جەنابەت هەم ئەم شوفێرە کاکە گیان شوێنەکی هەڵا ئۆتۆمبیلەکەت ڕاگرتووە هەرێ وەڵا شوێنەکەت ینی وەت کردووە تێرنەکەت بە تەواوی گرتووە ئەو شوفێرانەی دەیانەوێ بسوڕێنەوە یعنی جەنابەت بیتە بەربەست بۆ سوڕانەوەی ئۆتۆمبیلانە دەیانەوێ بسوڕێنەوە. دەبی چاوەڕێی چرای کەسب بکەی یانیش ئەوەتە چاوەڕێی پۆلیسی هاتوچۆ بکەیت تاوەکو پێ دوێن ڕاست بڕۆی یانیشەوەتە چاوەڕێ بکەیت لێرە ماتۆڕەکە دراگرا ئەوراق و سەمسەکی لێ وەربگرن ئەگەر بە شێوازێکی ڕسمی ماتۆڕەکەی داخل بووە و ڕقەمی هەیە ساڵیانە و ئیجازەی هەبیت هاوی کاری بکەن و تعلیماتی پێ بدەن هەنی بە بەردەوام ئێوە ئاگدار دەکەینەوە ئەو شوێنەی لێت پارک کردبوو شوێنی پارکردنیە دەبتە چەندزالی ینی ئەو تێرنە بە هیچ شێوەیەک نابی لە شوێنە پارکی ئێستا ئۆتۆمبیلانە شوێنی پارکردنیان هەمووی هەڵەیە شوفێرەکانیشیان لەوانێت سوبیتە ئەو مۆڵە لە خۆش ماوەکی باش لە ئۆتۆمبیلەکەی دادەبڕێ بۆیە ئێستا ئێمە ئۆتۆمبیلەکانیان غەڕامەڵەکەن. هاریکاری ئەو برادەرەی بکە تاوەکو هاریکاری بکە لە سوڕانەوەی دوێنە سەر ڕەسی بیپەڕێنەوە لەبەرەوەی ئەو شوێنەی ئەو برادەرە لێ لە پەرتۆ شوێنێکی زۆر مەترسی ناکە. لە کاتی بەدۆداچوون کەسێکی خاوەن پێداویستی تایبەت دەبینین کە ناتوانێت بپەڕێتەوە سەر شۆستە لە لێواری شەقام دەڕوات. لەو شوێنی سەرپێچی دەکرێت بەهۆی سەرپێچی چەند شۆفێرێک ڕێگای لێ تێک دەچێت و پۆلیسەکان بەهانای دەچێت. تا ئەو شوفێرە بە شێوازێکی مخالف داخلی ئەو شەقامەی بوو. ئێمەش ژمارەی ئۆتۆمبیلەکەی وەردەگرین یەک هەڵا ژیانی خۆ لە دەست دێت ینی ئەو شوفێرە ئێستادێت بە شێوازێکی خێرایی بێ بسوڕێتەوە ینی دەبتە مەترسی بۆ سەرژیانی هیچ جەنابەت سەلۆ ئێمە غەڕامەی جەنابەت دەکەین و بیزارێککە دووبارەی نەکەیەوە. ئەگە بێت تۆ تراڤلایتە ئەو تراڤلایتە چۆل بیت و ئەو تێرنە ئەو ئۆتۆمبیلانەیە و شوفێرانەی دەیانەوێت لەو تێرنە بسوڕێنەوە بە شێوازێکی زۆر خێرا دەسوڕێنەوە یعنی هیچ شوفێرێک کە بیوێ بسوڕێتەوە چاوەڕێی وێ ناکە ئۆتۆمبیل لێ ڕۆسای دێتە دەرێ یعنی ئمە پێنج خولەکە لەو شەقامە ڕاوەستاینە نزیکەی دە ئۆتۆمبیل زیاتریش یعنی نزیکەی دە ئۆتۆمبیل زیاتری بە شێوازێکی مخالف بە ڕۆسایت هاتوونە دەیانەوێت داخل لەو شەقامە لاوەچێ دەیانەوێت داخلی شەقامی ڕئیسی بن یعنی ئەو مزازەفەیە بە ژیانی خۆیان هیچ شوفێرێکە بێ بسرێتەوە چاوەڕێی وێ ناکەس شوفێرێک بە شێوازێکی ڕۆسایی داخلی شەقامی ڕئیسی. یەکێکی تر لەو هۆکارانە لە چوارڕیان و دەواازەی شەقامەکان کە گرفت بۆ هاتوچۆ دروست دەکات گیرانی سایدی پێشکردنەوەی چوارڕیانەکان واتە ترافیکەکان کە زۆر جاروەستان تیایدا دروست دەبێت ئەمەش بۆ ماوەیەک هاتوچۆ پەک دەخات. مادی لێ قوربان باشی گەرەک بە هەڵە ڕادگرتی ئۆتۆمبیلەکەت شوێنی پارکردن نییە خەینا یەک خولەکیش بە شوێنی ئۆتۆمبیلێک ئەو شوێنە شوێنی پارکردن نییە. بەڕاستی بەشێک لە شوفێران ینی هاریکاریمان ناکەن بەڵام بەشی هەرە زۆری شوفێران تاڕادەیەکی زۆر باش هاریکاری پۆلیسی هاتوچۆ دەکەن بەڕاستی ناکرێنی پیاوی پۆلیسی هاتوچۆ ئێستا ئەو ئۆتۆمبیلە ئەو تەکسیە لە شوێنێکی زۆر هەڵا ئۆتۆمبیلەکەی پارک کردووە. ئەو شوفێرە بە هەمان شێوە شوێنی پارکردنەکەی زۆر سێم ئاگداری دەکەینەوە بۆ جاری یەکەم
تاوانی ئەم ئەنی لە ماوەی 5 سرکەی ماوەی کەمتر لە 5 سرکەی ینی زیاد لە 20 ئۆتۆمبیلی ڕاگەتووە تەنیا و پیکەبە کە مخالفە ڕاوەستایە لە سایدی دووەم نا لە سایدی سێم ڕاگرتەیە کاکە کوی باشی لۆ لێرە دڕاگرتە کاکەکیان بەڵێ ینی ناسانی ئەو شوێنەی ڕاگرتە سایدی دووەم نییە سایدی سێمە سایدی سێمە ینی بە هیچ شێوەیەک بۆ نییە لەو شوێنە ڕابگری شەقامی 6 مەتری یەک لە سەرەکیترین شەقامەکانی شاری هەولێرە ینی سایدی دووەم دەبێتە هۆی دروستکردنی قەرەباڵغی تۆ لە سایدی سێمیش ڕاگرتە دووەمیش نا و دەرگای ئۆتۆمبیلەکەش کرایتەوە وا سەیر دەکەن بەڕێستا غەرامەت دەکەین تاوەکو جارێکی تر دووبارەی نەکرێت وەستان بە شێوەکی کاتی لە شوێنە نەگونجاو و گوێنەدان بە مافی شۆفێرانی تر پێچەوانەی یاساکانی هاتوچۆیە چونکە و شەقامە مڵکی گشتیە نەک کەسی تا بتەوێت قۆڕخی بکەیت ینی ئێستا یەک لە کێشەکانی ئێمە تەنیا شەقامە سەرەکیەکانی لە ناو شار بەڵکو ئەو شەقامانەشن کە ناو گەڕەکەکان کە بازاری تێدا ئێستا لێرانە شەقامی بیستی لە بەختیاری یەک لە کێشەکانە ینی بە بەردەوامی ئۆتۆمبیل دوو سایت سەرپێچی دەکەن و دوو سایت ئۆتۆمبیلەکانی ڕادەگرن ئێمە بەردەوامی ینی ئۆتۆمبیلەکانمان ینی دەوریەکانمان لەو شەقامانە هەنا بە بەردەوامی ئاگداری شوفێران دەکەنەوە کە بە هیچ شێوەیەک لە سایدی دووەم ئۆتۆمبیلەکانیان پارک دەکەن لە شەقامی ڕئیسی پارچی کردووە لە سایدی دووەم ئێستەمە ئاگداری دەکەینەوە ئاگداریکەوە ناوانی کیا ساران ئاگدارکە تاوانی یارس شارەزایان یەکێک لەوە کارەکانی ئەو جەنجاڵیە بۆ نەبوونی شوێنی وەستان لە بەردەم بازار و هۆتێل و چێشخانەکان و شوێنە گشتیەکان دەگەڕێنەوە کە شارەوانی بە بەرپرسیار دەزانن پۆلیسی هاتوچۆ ڕێگەی مەفرەزە گەڕۆک و کارمەندەکانیان سەبارەت بەو گرفتە ئامید ئەسعاد لە هاتوچەی گشتی هەرێم دەبینی ئەو هۆکاری بەشێکی زۆر لەو جەنجاڵیە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان بۆ دیاردە و سەرپێچەکانی هاتوچۆ دەگەڕێنێتەوە سەبارەت بەو ئیزدحامەی ناوشار بەڕاستی هۆکارەکان زۆرن یەک لەوانە ئەوەیە کە خەڵکی لە یەک کاتە دەستنە سەرداوامەکان و لە چوونەوەش لە هەمان کاتە لە سەرکار دەستنەوە ماڵەوە لە یەک کاتە ئەوە هۆکارەی سەرێکیە جگە لەوەش بەڕاستی لە کاتی سەرپێچکردنی ئۆتۆمبیلەکان دەبێتە هۆکاری ئەوەی زیاتر جەنجاڵیکردن تابان ئێمە ئەومان لەبینەتی ژمارە ئۆتۆمبیلەکانی هەرێمی کوردستان یەکجار زۆرە بە پێی ستانداری جەهانی کە پێویستە لە هەر هەفت شخصێک یەک ئۆتۆمبیلی هەبی بەڵام لە هەرێمی کوردستان لە هەر سێ شخصێک یەک ئۆتۆمبیلی هەیە نزیکەی زیاتر لە 1,950,000 ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان هەیە بەڕاستیەوە ژمارەکە یەکجار زۆرە حتمما خۆی لە خۆیدا بەپێی ئەو شەقامانێک کە لە شارەکانی هەرێمی کوردستان هەیە ئەو ژمارە زۆرە ئۆتۆمبیلە تەحمل ناکە بۆیە ئێمە داوا دەکەین کە بە هەر شێوەیەک بێ گواستنەوەی گشتی دابین بکرێ وەکو دەوڵەتانی دەوروبەر وەکو دەوڵەتانی جیهانی زۆر جاری وە هەیە ڕاستەش و ژمارە ئۆتۆمبیلەکان زۆرن بەڵام ئەو جەنجاڵیەش لە نەتیجەی ئەوەی جاری وایە دوست دەبێت لە سەرپێچی شوفێرە یاخود چەندین شوفێر کە سەرپێچی دەکەن وا دەکەن جەنجاڵیەکە زیاتر بێ ئاسانکاری لۆ ڕێگەیەکەی نامینێ بەڵکو وا دەکرێت کە کارمەندانیشمان لەو حالەتە دەستەوەستان بوەسن و هیچیان پێ نەکرێت بۆ چاکردنی وەزعەکان ئێمە لە هەر شوێنێک درج پێ بکەین کە جەنجاڵی تێدایە مەفارز دەنێرین بۆ ئەو شوێنە یاخود دەمەیە ئەوەی بە شوفێران ڕابگەێنم زۆر جاری وە هەیە ئێمە زۆربەی زۆری ئەفسەرەکان جیازی PDیان پێ هەر سەرپێچێک لایەن هەر شوفێرێک ببینن ئەگەر هاتوو ئێمە داوای مۆڵەتیشمان لێ نەکرد ئەوە سەرپێچی لەسەر تۆمار دەکرێت بۆیە من داوا لە شوفێران دەکەم بە هیچ شێوەیەک سەرپێچی نەکەن لەبەر ئەو سەرپێچیەیە دەبێتە هۆی گیان لە دەستدانی ئەو هەموو خەڵکە زۆرە و
یاخود زامدارکردنی ئەو قەڵکانەی کە لە حادیسەی شوفێری لە نزیک حادی شوفێری تووشی ئەو حادسانە دەبێت. ترافیک دەیەوێت شۆفێری هۆشیار دروست بکات تا هەمووان لە ئەگەرەکانی ڕووداوی هاتوچۆ و زیان و نەهامەتیەکان پارێزراو بن بۆ ئەوەی پارێزراویش بین و نەبینە قوربانی و سەرێشە بۆ هاتوچۆ و دەوروبەرمان دەبێت پابند بە یاسە و ڕێنمایەکان بین بە جۆرێک فشار بۆ سەر هاتوچۆ دروست دەبێت کە زۆر جار دەبێتە هۆی خنکان و پەخستنی هاتوچۆ لە بەشێک لە شەقامە سەرەکیەکان.